أنا كم خوشحالم ئەمڕۆ لەم هەڵمەتەیە لەگەڵمان بەشدار بوون و سوپاسی گروپی ژینگە دۆستانی گەرمیانەکەم کە ئەمڕۆ وەکو دەستپێک و وەکو کاری پێکەوەی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی گەرمیانە هەڵمەتێکی گوڵچاندن و نەمامچاندن و دارچاندنیان دەست پێ کرد لەناو دیوانی بەڕێوەبەراتی لە باخچەی بەڕێوەبەراتی گشتی سوپاسیان ئەەکەین و ئێمە پێم خۆشە لێرەوە جەنابتان بزانن و هەموو لایەک بزانێت کە خەمی ژینگە خەمی ئەو هەوا هەموو ئەمانە خەمی گەورەی ئێمن و ئینشاءالله ئەم پرۆژانە و ئەم چالاکیانە ئەبین ناو قوتابخانەکانەوە ناو خوێندنگەکانەوە لە ئێستاە ئێمە پرۆژەیەکمانەیە پرۆژەی بە ناوی باخچەی قوتابخانەکەم و توانیومانە سپۆنسەری ڕێکخراوێکی نێودەوڵەتیش بۆ پرۆژەیە بەدەست بهێنین ئینشاءالله لە داهاتوویەکی نزیکە دەست پێکەین بۆی باخچەی قوتابخانەکان ژینگەی قوتابخانەکان سەوزتر بکەین و جوانتری بکەین بۆەوەی خوێندکار و قوتابیەکانمان لە ژینگەیەکی پاک و لە جەوێکی ئاسوودەیە ئینشاءالله کاتەکانیان بەسەر بەرن. ئەم هەڵمەتە قوتابخانەکان شەگرێتەوە باس لەوە کرد ئەمە تا چەند گرنگە بۆ خوێندکاران بۆی دەرونێکی ئاسوودەیانە بێ ژینگەیەکی تەندروستیان هەبێت. بێگومان مرۆڤ هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەتاوەکو ئێستا وابەستەی ژینگەیە ئێستا بەداخەوە کۆمەڵشتی تر کاری تێکردووە و لە ژینگە دوورکەوتووەتەوە پەیامی ئێمە و هاندانی ئێمە بۆ ئەوەیە جارێکی تر مناڵەکانمان خوێندکارەکان و تەنانەت مامۆستایان و هەموو ئەوانەی کە لە ناو ناوەندەکانی خوێندنان گرنگی تەواو بە ژینگە بدەن و خۆیان ببنە ژینگە پارێز خۆیان ببنە باخەوان خۆیان ببنە هۆکارێک بۆ زیادبوونی ڕێژەی سەوزایی ئەم شارە کاتێککە خەڵکێک دێتە ئێرە ئەبینێ گەرمیان الحەمدولillah تا ڕادەیەکی جوان سەوزە تا ڕادەیەکی باش سەوزە مای دڵخۆشیە بۆی ئێمە پێمان خۆشە قوتابخانەکانیش کە هەموو قوتابخانەکان شوێنی تایبەت بە باخچەی خۆیانیان هەیە بە هەموو لایەکمانەوە ئێمە لەگەڵ گروپی ژینگە دۆستان لەگەڵ ڕێکخراوەکان هاوکاری قوتابخانەکان و کارگەری قوتابخانەکان و مامۆستایان بین تاوەکو بتوان ئینشاءالله ژینگەکە لەبار بێت بۆ قوتابی خوێندکاران و بتوانن مامۆستایانی بەڕێز زۆر جار چالاکیەکانی دەرەوەی پۆلتەنان دوانەوتنەوە لە کەشێکی جوانی خۆشی بەهاریە بن ناو باخچەکانەوە.